من باسی کوڕەکەمەکەم. کوڕەکەت؟ بەڵێ کێشەی کوڕەکەمە. بەڵێ من ساحێبی 4 منداڵم، 3 کچ و کوڕێکم هەیە. کوڕێکی درێژ بن. کوڕەکەت تاقانەیە؟ تاقانێ. بەڵێ مامۆستاگیان من بە کورتی لەم چکە لە بەرەوەی ئەگەر زۆر بڵێن باوەڕکان یعنی دەفتەرێ پڕەکاتەوە. من بە دامایی ئەم کوڕم بەخێم کردووە بە هەتیوی بە کارەکەری ماڵان و نانکردنی ماڵان من ئەم کوڕم بەخێو کردووە هەتا گەورە بوو. لەخوا بەزای بە 3 کچم هەبوو کە 3 کچەکەم یاوە بە شوچم دەتە ماڵ حاڵی خۆیانەوە. ئەم کوڕەشم هەموو ڕۆژێ هاتەوە و ئیشیە کرد و کاسبێکەم و خۆزگا ڕۆڵەگیان ژنێک بێنایە تۆ شوێتە ماڵ و حاڵی خۆتەوە تمش بمردمە قەینێک. تۆڵە ڕۆژێک کوڕەکەم هاتەوە وتی دایان تۆ حەزەکەی من ژن بێنم تم ئەی چۆن ڕۆڵەگیان من خواخۆم بۆ ئاواتەوە. ئێتە کوڕەکەم وتی دایان من کچێکم دۆزیوەتەوە هاوتەمەنی خۆمە و زۆرم خۆشێ یەکتری ما خۆشە و عدماناوە بە یەکتری کە بچم من بۆ داوای ئەگەر تۆ من خۆش و حەزەکەی ژن بێنم بچە بۆ داوای ئەو کچەکە خۆم دۆزیمەت. ئێتر منیشتم ڕۆڵەگیان کام کچێ ئادەی پێم پیشان بانە پێی پیشان نام و وتم باشە ڕۆڵەگیان من دڵێ ناشکێنم بەدڵی خۆتەکەم بەڵام تۆ ئەتوانی بەخێویکەیت و یعنی خۆش گوزارانی بیتێ. وتی ئەی چۆن دایگە من خۆشمێ. ئەی شوشتی هەیە کوڕەکەت؟ کوڕەکەم شاگردی مەطعەمە مای بە 450,000. 450,000. بەڵێ. ئیتر خۆشم خانێکی خنجیلەم هەیە 75 مەترە. ئیتر تەقاوەتی مێردەکەشمێ بەوە ئاژیم. باوەڕ کاتچێک معنی ئەو تەقاوەتی وەرەگە فرێ دەرز و دەرمانی حەبوشتی خۆمەکەم ناتوانم یارمەتی کوڕەکەشم بۆ شاگردیە خۆیە ژێنی دەرگە جار بەجار علاگەی شتێکی بێناتۆ لەگەڵ دەستخۆیە. وڵای تر وتی دایگیا من بە کچەکەم وتووە کچەکەش بە دایکی وتووە کە ئێمە بچین بۆ داوای. ئیترمیش ڕۆژێک لەگەڵ خوشەکان مەقسەم لەگەڵ کرد و لەگەڵ خوشەکانمە چون بۆ داوای ئەو کچە کە چون پێشەکی زۆر ماڵێکی باش و ڕێک و پێک بوون ئەیبیانتیانە بوو کە چوونە پێشەوە داوامان کرد ماڵی کچەکە وتی ئێمە کچ و کوڕەکە یەکتریان لە بەدڵ بێ بەس پیرۆزباییمان لەسەرە ئێمەش خواخوا مشتێکی ئاو بەس دەتوانای ئێمە ئەو پەڕی هەبوایە 6 تا باگزنی بڵێ سوکاڵەمان بۆ بکڕە لەگەڵ ئاڵقە سەعات و 2 دەستجلە. وڵات چوونە پێشەوە ئیتر ڕازی بوون و ئیتر ئەو شەوەی بڵێن نیشاناکرێ هەنێ پیامان کۆ کردەوە چون بۆ دەستنیشانێت شیری نوشتمان کە ڕووی شەکرا و ئاڵقە و سەعات. ئەو شەوە دەستنیشانیان کرد و ئیتر ڕۆژێکیش دانرا بۆ ئاڵتون. ئەو ڕۆژەی کە دانرا بۆ ئاڵتون بچین ئاڵتون هەڵگرین لەناو زەڕەنگەرەکە دایکی کچەکە دەست یا پشتێنی ئاڵتون. باوەڕ کە یعنی تر هەر حەپەساین ئێمە یەکەم جار وا نەبوون و بە 6 تا بازی ئێمە سوکەڵە توانیمان خۆ دەزانین لەم زۆرۆفە ئاڵتونش زۆر گرانە نەمانەتوانین ئێمە لە ماڵی دنیا ئەو پەڕی 40 وەرەقەم هەبوو هیچی کەمان نەبوو لەگەڵ ئەو خان و خنجیلێنە. وڵاتر کە چوونە پێش و چوونە دوکانی زەڕەنگەرەوە دایکی وتی عەرز و ئاسمان هەستێ ئێمە پشتێنی ئاڵتونمانێ من کچەکانم کەی یاوە بە شوو کچتێنی ئاڵتونیا گۆڕ بووکەکانم هەروە ئەبێت لەبەر قسەی خەڵک بێ و لەبەرهین بێت من کچەکەی پشتی ئاڵتونی بۆ کرد. ئیتر وەڵا ئێمە لە دوکانی زەڕەنگەر بوو بە ناخۆشی دەمەقاڵی من هەستان ڕۆشتین چوونەوە بۆ ماڵەوە ئەوانیش چوونەوە بۆ ماڵەوە. لە دوایە کچەکەم کچی بڵێن ئەو ئافرەتە بووکەکەمان لەگەڵ کوڕەکەمە قسەیان کردوتی دایکی و تێتی ئەگەر ئەو کوڕە توی خۆشیێ بەڕاستی ئەگەر قەرزیشی بۆ کردی بێ ئەتوانێ بۆ بکە. ئیتر هاتۆ کوڕەکەم وتی دایان قەیناکە ئەو کچەکە عنی بەسا پێی وتووە دایکی و تێتی ئەگە خۆشیە گە قەرزیشی بۆ کردی بێ ئەتوانێت تۆ بێنێ. ئێتم ڕۆڵەگیان وە قەرزیشی بۆ کرد خۆ قەرز ئاسان نییە هەرە ببییتەوە ئێمە لەکیو ئەماتوانی بین و یان پشتێنی ئاڵتونی بکەین پشتێنی ئاڵتون بای دەفتەرێکە ئێمە لەکیو ئەتوان. ئەی کچەکە ڕازی بوو بەم قسانی دایکی کە داوای پشتێنەکە؟ بەڵێ ڕازی بەس بە کوڕەکەی وتوبی ئەگەر من هاتمە لەو ئانە بیفرۆشەرەوە یعنی ئەگەر ئەو پەڕیمانە دوومان بیفرۆشە بەس بەوەی دایکم قەنەعەت پێ بکەین. ئاوە وڵای تر ئێمە هەرچۆنێ بوتم باشە ڕۆڵەگیان چی بکە وڵام بەگەن دەستکەین بە قەرز کرد دی قەیناکە دایگەن تۆ بزانەر بە پورەکانم بڵێ خوشکەکانی خۆم هەنێ قەرزم بەنێ منیژە چم بۆ لای ڕەفیق و برادەر و شت چین قەرزکەم. ئیتر هەرچۆنێ بوو دەفتەرمان دەبر کرد هەم ساسە لە نەچوونەوە بۆ دوکانی زەڕەنگەر و پشتێنی ئاڵتونمان بۆ هەڵگرت کە پشتێنی ئاڵتونمان بۆ هەڵگرت. ئیتر برادەرەکان وتیبێ ئەو پەڕی 4 مانی کە بێ بە وەعدی یابوونی قەرزەکە دوای 4 مانەکە من ئەتانەمەوە ئاشتیانە باش. ئیتر هەرچۆنێ بە پورەکانی بڵێن خوشەکانی خۆم پوری کوڕەکەم وتیان قەیناکە ئێمە پەلەو لێ ناکە ئەگە بە 2 ساڵی کەش بمانیتەوە بەس خواکە تۆ ژنیت و ئەچیتە ماڵ و حاڵی خۆت ئێمە پەلەو لێ ناکە. وڵای تر ژنممان گواستەوە مامەستاگیان و ئیتر حەفلەشمان بۆ کرد و ماڵێکی چونە کرێتی و لای من نەژیان چونە کرێتیوە ئیتر بە خزم و کەسوکە هەرچۆنی بە هاوکاریان کرد و ماڵێکی خنجیلیان بۆ پێکەوەنە. هەر ئەوەی خۆش بوو تا نزیکی 4 مان
دوای 4 مانگ ڕۆژێکیان کوڕەکەم بە پەلە هاوان هاتەوە و سێکەم سەر و قژی تێکچوو کراسی دراو وتم چی ڕۆڵێکیان بۆچی واولیا دی وەڵای دایگیان لێمە پرسە لە ئیشەکەم بوو ڕەفیق و برادران کە قەرزم لێکۆ هاتنە سرم بۆ بەدەمە بۆڵێم ئەڵێ داوای قەرزەکەکە منی شەرچەنەکەم ئەیبم ناتوانم من مای 250 کریەخانوەیە مۆلی دەیە خۆ دەزانیت زۆرفی بەم شتە گرانوینە بۆ بەدەم بۆڵم لەگە ژنەکەشم چۆتۆ ماڵی باوکی دایکی کچەکە وتێتی یان ئەوە تا حربی فرۆشی حاشا و لێکم کچمنی نەی تۆ بەم ماڵە ئێتە کچەکە لەگەڵ بڵێم بووکەکەم لەگەڵ کوڕەکەمە بۆ بەدەمە دۆڵە ئیسە تۆراو لە ماڵی باوکێتی نە ئەوە تا ئاڵتونەکە بفرۆشێ نە قەرزاری ژوازی لێنێ ئیتی وای لات ئەم کوڕم بەخوا مامۆستایان دایکە بمرێ ئەم کوڕی من نییە باوەڕکە و سابی کێشا بەسەریا قسەی نێکە ئێستا هەر ناوێری قسەی لەگەڵکەی ئیتە تووڕە عەسەبی لە گیانی خۆی بێزار خارش کە بەکرێت گرتێتی ئەوە دوومانە بێ کرێخانی نەیاوە دەرگای قفڵە هاتۆتۆ سەر دڵی منش خواخوام و کوڕژن بێنە بچێتە ماڵ و حاڵی خۆی ئیسراحەت کە ئێستا قەرار وایە کوڕەکەمەڵە یان ئەوە تا تەلاقیە یان کەسێ لەو قەرزانە بەدەستی من شتێکی لێ من ناتوانم بیانم